سڵاو و ڕێز، سوپاس بۆ قبوڵکردنی ئەم دیدارە. پێمان خۆشە سەرەتا لەوەوە دەست پێ بکەین. ئایا ئەو کێشەی لە نێوان تۆ و دکتۆر عەبدولەتیفدا هەیە ڕەهەندێکی شەخسی هەیە یان تەنها پەیوەستە بەو بەڵگانەی کە بەدەستت گەیشتون؟ سڵاو بۆ ئێوەش. لە ڕاستیدا هیچ کێشەیەکی شەخسیم لەگەڵ ناوبراودا نییە. ئەگەرچی لە ساڵی 2022دا لە یەکێک لە مزگەوتەکانی بەریتانیا گرژیەک لە نێوانماندا ڕوویدا، بەڵام بنەڕەتی کێشەکە عەقیدەتی و فکریە. من لەسەرەوە بڕوایم کە ئەو بیر و بۆچوونانەی ئەو بڵاوی دەکاتەوە لە خزمەت ئاییندا نین. ئەوەی ئێستاش بڵاومان کردوێتەوە پەیوەندی بەلایەنی ئەخلاق و خراپ بەکارهێنانی پێگەی ئاینی و زانستیەوە هەیە. کاتێک کەسێک پێگەی خۆی وەک مامۆستای زانکۆ ڕێبەرێکی ئاینی بۆ سوکایەتیکردن و هەڵخەڵەتاندنی قوتابیانی کچ بەکاردەهێنێت، ئەمە نابێت وەک بابەتێکی شەخسی سیر بکرێت. ئەو تۆمارە دەنجی و بەڵگانە چۆن گەیشتنە دەستی بەڕێست و چۆن لە ڕاست و دروستیان دڵنیا بوویتەوە؟ من وەک چالاکوانێک کە لە دەرەوەی وڵات دەژیم، متمانەی زۆرم لەلایەن خەڵکەوە بۆ دروست بووە، چونکە لێرە بە ئازادانە و بەبێ فشار دەتوانم کار بکەم. ئەو قوتابی قوربانیانە خۆیان پەیوەندیان پێوە کردوم. پێش بڵاوکردنەوەی هەر بەڵگەیەک ماوەی 2 هەفتە لێکۆڵینەوەی وردم کردووە بۆ ئەوەی دڵنیا ببمەوە کە ئەمە پیلان نییە بۆ ناشرینکردنی کەسایەتی ئەو. بەڵگەکان بریتین لە تۆماری دەنگی، وێنە و گفتوگۆ لە واتساپ و سناپچات کە بە هیچ شێوەیە گومانی تێدا نییە. باس لەبوونی چەندین قوربانی دەکرێت. ئایا تا ئێستا چەند کەس وەک قوربانی ڕاستەوخۆ پەیوەندیان بە تۆوە کردووە؟ بە فەرمی 4 ئافرەت وەک قوربانی ڕاستەوخۆ کە تەحەڕوشی سێکسیان پێکراوە پەیوەندیان کردووە. بەڵام بەپێی و زانیاریانەی لەناو زانکۆ و لە ڕێگەی شایەت حاڵەکانەوە پێمان گەیشتووە، ژمارەی قوربانیەکان لە نێوان 15 بۆ 20 ئافرەت دەبێت. زۆربەیان لەبەر ترسی کۆمەڵایەتی و عشایری یان لەبەر ئەوەی برای ناوبرا و سەرۆکی بەشەکەیانە و دەسەڵاتی کارگێڕی هەیە ناوێرن بێنە دەنگ. دکتۆر عەبدولەتیف و لایەنگرانی دەڵێن ئەم بەڵگانە لە ڕێگەی زیرەکی دەستکرد دروست کراون. وەڵامی تۆ چییە؟ ئەمە تەنها پاساوێکە بۆ خۆت زینەوە لە ڕاستیەکان. من چەندین جار تەحەدام کردوون کە وەرن بە شێوەی مباهەلە و لە لایڤێکی ڕاستەوخۆدا ڕوبەڕوو ببینەوە، بەڵام ناوێرن. ناوبراو لە ترسی ئاشکرابوونی زیاتری بەڵگەکان واتساپەکەی کە بە ژمارەیەکی میسری کردبوویەوە سڕیوەتەوە. بەڵگەکان زۆر لەوە ڕوونترن کە بە زیرەکی دەستکرد ناوزەند بکرێن. دەنگی قوربانیەکان و وردەکاری شوێنەکان هەمووی لە تۆمارەکاندا دیارن. جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ئەم کردەوانە لەناو ئۆتۆمبیل و ژووری تایبەتی مامۆستایان ئەنجام درەون. ئایا هیچ بەڵگێکی سەلمێنەرت هەیە لەسەر شوێنەکان؟ بەڵێ، تۆمارێکی دەنگی نۆخولەکیم لەبەردەستە کە لەناو ئۆتۆمبیلدا تۆمار کراوە و تێیدا هەموو شتێک ڕوونە. هەروەها بەپێی گێڕانەوەی قوربانیەکان هەندێک لەو کارانە لە ژووری تایبەتی خۆی لە زانکۆ ئەنجام دراون. ناوبراو داوای لە کچەکان کردووە نیقاب بپۆشن کاتێک سواری ئۆتۆمبیلەکەی دەبن بۆ ئەوەی خەڵک وابزانن یەکێکە لە هاوسەرەکانی و گومانی لێ نەکەن. من متمانەی زۆرم بەو لیژنانە نییە، چونکە ناوبراو پشتیوانیەکی سیاسی بەهێزی لەلایەن هەندێک باڵی ناویەکێتی نیشتمانی کوردستانەوە هەیە. هەروەها هەبوونی براکەی لە پێگەیەکی باڵای زانکۆدا گومان دەخاتە سەر بێلایەنی لێکۆڵینەوەکان. ئامانجی ئەوان زیاتر پەردەپۆشکردنی بابەتەکەیە نەک دەرخستنی ڕاستیەکان. ئایا پێتان وایە دەسەڵاتی سیاسی لەو سنوورەدا هەوڵی دەستوەردان لە ڕووتی لێکۆڵینەوەکان بدات؟ پێشبینی دەکەم هەموو هەوڵێک بدەن بۆ پەردەپۆشکردنی یان بچووکردنەوەی کەیسەکە. یەکێتی نیشتمانی کوردستان لە ئێستادا پێویستی بە عەبدولەتیف هەیە و پەیوەندیەکی تونند و تۆڵ لە نێوان ناوبرا و سەرۆکی یەکێتیدا هەیە. عەبدولەتیف یەکێتیە و یەکێتی عەبدولەتیفە. بە تایبەت بۆ پرسەکانی هەڵبژاردن سوودی لێ دەبینن. هەرچەندە من بڕوایەکی ئەوتۆم بە لیژنەکان نییە، بەڵام بەهۆی گوشاری ڕایگشتی و بوونی بەڵگەکان ڕەنگە یەکێتی بۆ پاراستنی ناوبانگی خۆی لە کۆتاییدا پشتی تێبکات. بەڵام دەبێت چاوەڕوانی ئەنجامەکان بین. تەمەنی قوربانیەکان نزیکەی چەند ساڵە و ئایا تەنها خوێندکاری زانکۆ بوون؟ قوربانیەکان هەم لە ناو زانکۆ و هەم لە دەرەوەی زانکۆش هەبوون. تەمەنیان لە نێوان 19 20 بۆ 21 ساڵدایە. ناوبراو بەهۆی پێگە ئاینی و ئەکادیمیەکەیەوە ئەو کچانەی فریوداوە. بە بیانووی هاوکاری زانستی، پێدانی نمرا یان بەڵێنی هاوسەرگیری وەک ژنی چوارەم لیان نزیک بۆتەوە و دەستێژی کردوتە سەر ئەو کچانەی کە بەلای ئەوەوە سەرنجڕاکێش بوون. ئایا ڕاستە کە هەوڵێک هەیە بۆ دیپۆرتکردنەوەی تۆ لە بەریتانیاوە بۆ کوردستان؟ بەڵێ، زانیاریم پێگەیشتووە کە لە ڕێگەی برایەکی ناوبراو کە ئەندام پەرلەمانە لە بەغداد هەوڵ دراوە لە ڕێگەی وەزارەتی دەرەوە و هەواڵگری عێراقەوە فشار بخەنە سەر بەریتانیا بۆ دیپۆرتکردنەوە بەو ناوەی کە من مەترسیم بۆ سەر ئەمنی قەومی. بەڵام لێرە یاسا سەروەرە و بەم جۆرە درۆیانە کەسی لێ دیپۆرت ناکرێتەوە. تەنانەت هەڕەشەی کوشتنم لێکراوە، بەڵام ئەمانە نامترسێنن. ئامانجی کۆتایی تۆ لە بڵاوکردنەوەی ئەم مەلەفانە چییە؟ ئامانجی من پاکردنەوەی ئاینی ئیسلامە لەو کەسانەی بەرگی ئاینیان پۆشیوە و بۆ مەرامی سێکسی و مادی ئیستغلالی پیرۆزیەکان و پێگەی زانستی دەکەن. دەبێت ئەم جۆرە کەسانە لە زانکۆ و مزگەوتەکان دوور بخرێنەوە، چونکە خیانەتیان لەو ئەمانەتە کردووە کە پێیان سپێردراوە.
لە کۆتاییدا دەربارەی سیستەمی حکومڕانی ئایا تۆ بڕوات بە حکمی کوردی هەیە یان تەنها حکمی ئیسلامی قبول دەکەیت؟ من وەک هەر مسلمانێک پێم وایە حکم تەنها بۆ خوایە. هەر کەسێک چ کورد بێت یان غەیری کورد ئەگەر حکمی خوددا و قورئان جێبەجێ بکات من خزمەتکاری دەبم. مەسەلەکە نەتەوەیی نییە بەڵکو پەیوەستە بە جێبەجێکردنی دادپەروەری ئیسلامیەوە. سوپاسی بەڕێز بیلال مەحموود ناسرا و بەیاخی دەکەین بۆ ئەم کاتەی بۆ ئێمەی تەرخان کرد. زۆر سپاس بۆ ئێوەش. هیوادارم پەیامەکە وەک خۆی بگات.